ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان. ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری بەشداریکردنی کەرکووکی لە ڕیفراندۆمی هەرێمی کوردستان پەسەند کرد. هەرێکە لە لیستی عەرەبی تورکمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بایکۆتی دانیشتەکان کرد. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئەحمەد عەسکەری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، هەروە لە هەولێرەوە ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی عێراق، لە کەرکووکیشەوە حەکیم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەدەین. بە زۆرینەی دەنگ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەبێ ئامادەبوونی عەرەب و تورکمان داوایەکی پارێزگاری کەرکووکی پەسەند کرد کە داوا دەکات ئەنجومەن داوا لە هەرێمی کوردستان بکات. پرۆسەی ڕاپرسی کە بڕیارە لە 25 مانگی داهاتوو بەڕێوە بچێت، ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بگرێتەوە. لە دانیشتێکی ئاسایی خۆی ئەمڕۆکۆبەوە و پرسێکی گرنگی چارەنووسسازی بۆ ئەم شارە تاوتوێ کرد. هەموو لایەنەکانەوەی بەشدار بوون لە پێکاتەکان، لە لایەنە حیزبی سیاسیەکان بە ئامادەبوونی جەناوی پارێزگا لەسەر داوای 23 ئەندامی ئەنجومەن کە بڕیار بدرێ لەم شارە ڕیفراندۆم بکرێ و جیان نەکرێتەوە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان. داواکەی ئەمڕۆی ئیدارە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کاتێکدایە تاکو ئێستا هیچ زەمینە سازیەک بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە نەکراوە. کارگەڕی هەڵبژاردن و ڕاگەیاندنی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامیش وێڕای پشتیوانی حەزبەکەی لەو داوایە دەڵێت هیچ ئامادەکاریەکی پێویست بۆ ڕۆژی ڕاپرسی لەو ناوچانە نەکراوە. پارێزگاری کەرکووکیش لە وەڵامی پرسیارێکی پەیامدا سەبارەت بە ئامادەکاریەکان وتی لە دوای جەژنی قوربان ئامادەکاریەکان دەست پێ دەکات. بابەتێکی زۆر گرنگە، زۆر شتێکی باشە، بەڵام لەوە باشترەوەیە کە ئامادەسازی بۆ بکرا. ینی ئێستا ئێمە لەو وادەیە زۆر نزیک بینێتەوە، بەڵام تا ئێستا هیچ ئامادەسازیە لە کەرکووک و ناوچە دابڕێراوەکان نەکراوە. بە نمونە ئەوەی کە زۆر زەڕورەوە ئەوەی کە داینەمۆی بابەتەکەیە دروستبوونی کۆمیسیۆنێکە لە کەرکووک تا ئێستا دروست نەبووە. ئامادەکاری زۆر گرنگە و دەستیشی پێکات. تا ئێستا بڕیاری ڕۆژی بانگەشە بۆ ڕێفرەندەمەکە نەکراوە، بەڵام دوای جژن دەست پێکا و هاوکات لیستی تورکمانی لە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە بەیاننامەیەکدا ئەو داوایەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان ڕەت کردەوە و بە کودەتا بۆ سەر تەوافقی سیاسی و پێکەوە ژیان لە شارەکە وەسفی دەکەن. مرة أخرى أثبتت إدارة كركوك وقائمة كركوك المتآخية أنها لم تعد تعترف بأية شراكة في المحافظة. بەپێی مادەی 140 دەستور دەبوو بە 3 قۆناغ بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە، بەڵام حکوومەتی بەغداد تا ئێستا نەیتوانیوە ئەو مادەیە جێبەجێ بکات و کوردیش کەمتر خەمانە مامەڵەی لەگەڵ ئەو مادەیە کرد. لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا هێندەی شەڕی دەستکەوتی سامان و بەرژەوەندی حەزبی کراوە، هێندە شەڕی لەسەر ئەو ناوچانە نەکردووە کە جێناکۆکن و بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. هەر بۆیە ئێستا هاونیشتیمانیانی کەرکووک با گومانن لە ئەنجامدانی گشت پرسی هەرێم و پێیان وایە تەنها بۆ مەرامی سیاسی و حزبی بەکاردەهێنرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. کاک ئەحمەد و خێر بنەگە سەرتا لە بەرزستانەوە دەست پێ بکەین. بۆچی ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاریدا کە بەشداری لە ڕیفراندۆمدا بکات؟ بێگومان ئێوە ئەزانن لە کوردستان پرسێکی گرنگ بەڕێوەیە، ئەوش پرسی ڕیفراندۆمە بەسەر بەخۆی 25 مانگی نۆ دانراوە کە فترێکی زۆر کەمی ماوە و ئەو ناوچانی دەروی هەرێمیش بەشێکن لە کوردستان بەپێی مادەی دەستوری دەڵێن جێناکۆک، بڵان ئێمە خۆمان بە بەشێکی کوردستان زانین. ئێمە وەکو لیستی برایەتی کەرکووک کاتێک هەڵبژێران لە 2005 دروشمی سەرەکیمان ئەوە بوو کە ئێمە خەباتەکەین یان تێ ئەکۆشین لە پێناوی جێبەجێکردنی مادەی 58 ئەو سای حکومەتی ئینتیقالی بوو و گەڕانەوەی کەرکووک بارمی کوردستان.
باش ئێمە لە ئەم دروشمان نوێنەری خەڵکی کەرکووکیژین خەڵکی کەرکوو لەسەر ئەم دروشمە دەجیداوە بە ئێمە 26 کورسیمان هێناوە بە هەموو پێکاتەکانەوە بە عەرەب و تورکمان و کلدوئاژوورەکانی کە لەگەڵیشمانن ئەوسا کە هەموو حیزبە کوردستانەکان ئەم قایمیان پێکێنا و دەنجیان کۆ کردەوە لیستی لێ دەرچوو کەواتە ئێستا کاتێک هاتووە کە میلەتەکەمان لەبەردەمی ڕاپرسێکی چارەنووسسازایە ناکرێ ئێمەی کەرکووچی ئێمەی ناوچە دابڕێوەکان تکایە هەموو ناوچەکانی کە چاویان لە ئێمە چاویان لە چەقی ناوچە دابڕێوەکە کە کەرکووکە ئەگەر پێم وانی ئەوانی کە ئەوەندە کێشە بن ئەوەندەی کەرکووک کێشەیە بۆیە کەرکووک لە ڕێگەی ئەنجومەنەکەیەوە بڕیاریدا بەشداری لەو بڕیارە چییە بۆ ئەوەی کە ئەمڕۆ دەرتان کردووە باخی چییە بڕیارەکەی باخی ئەو بریارە ئەوەیە ئەو ناوچانش کە قرارێکیان وەرگرت ئەنجومی پارێزگاکە بڕیار بدا بچێتە ئەو ڕاپرسیەوە کەواتە دەبێت ئەوانش دەنجیان هەبێت دەنجیان هەبێت لە چارەسنووسی نەتەوەکە ئەنجومەن خەڵکی کوردستان ناکرێ ئەوانە بێبەش بن یا دوور بخرێنەوە و حکوومەتی یاریمی کوردستانیش بەشێکی هەیە ئەڵێ دەبێت ئەو ناوچانە خۆیان داوا بکەن داوا بکرێن لە ڕێگەی چێەوە لە ڕێگەی دام دەستگا شەرعیەکەیەوە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئەمڕۆ کە ئێمە و قەنەعەتی خۆم شخصی دوا کەوتوین دەبایە دووسی هەفتە لەوەم پێشەوە بڕیارەمان بدایە بەڵام لەبەر هەندێک چاوەڕێکردنی ئەو لیستانی عەرەبی و تورکمانی کە زۆرمان دانووسان لەگەڵاکردن زۆر لەگەڵیان دانیشتین هەتا دوێنێ سعات دوی پاژی ڕۆژێمە چاوەڕێمان کردو بێن دانیشتین لەگەڵیانە و توێژیان لەگەڵا بکەین داواکاریەکانیان چێ وعدیشاندا نەهاتن بەداخەوە وعدیاندا و بەشداری بکەن بەس نانکۆچەکانی نێوانیان نیانهێشت هیچیان نەگوت باشە هیچکە یەگوت نەخراپە ئەم ساعتە یەگوت باشە ساعتیشکەی پەشیمانە بەوە هەموو عادێشیاندا کوشتی داواکاریەکانی ئەوان چی بوون ئێمەش دەمانویست بزانین لە داواکاریەکانیان بگەین تا پیان بڕین ئێمە داواکاریەکە نەتەوەکەمان لە بەردەمی ڕیفراندۆمێکایە کە ئەم منطقانش منطقەیەکی کوردیە بە زۆری زۆرداری خراوەتە ناو مادەی 140ەوە خراوەتە ناو ڕیفراندۆم و ڕاپرسی و مادەی 140 گەر منطقانە تاریخی و جوغرافی کوردستانە ئەم بڕیارە ئێمە ئەیدەین ئێوە چیتان ئەوێ لەگەڵما بێت داواکاریەکانیان چی داواکاریەکانیان لە ئاخر لەحظەیە کە خەری دەوام تەواو بوو دوێنێ داواکاریی مشترێکیان چەند ئەندامێکی عەرەبی چەند ئەندامێکی تورکمان ئیمزایان کردووە و هێناوێنێتەوە ناڵێ ئێمە بەشداری ناکەینەوە جەلسەیە هیچ دانیشتنسانیان لەگەڵا نەکردین تەنها نامەیەکیان تەمان خۆشیان نیانهێنا بە کەسێکیان نردویان کاڵێ ئەوە داواکاریەکەمانە کە ئێمە بەشداری ناکەین لە پرسە تەمان هەمویان نەبوون ئەو واژۆکان دیارە چەند تورکمان لەگەڵ چەنی لەگەڵ نییە لەگەڵ و لەگەڵ بوونەکە ئەوەیە مەسەرەن ناچارە لە قایمەکەی لەگەڵی بێ بەڵام کە دێ بە تاچەکەیەوە لەگەڵی نییە هەندێکیان ڕێیان وا بۆ بچین دابنیشین تابەتی لە قایمە عەرەبی بچین دابنیشین لێ ڕێی خۆمان بڕین نەگە بە دژ بوو بارچی دەنگ بدەین ئێمە بۆچی بن لەوە بترسی مناقەشەی بکەین کەچی دیار بوو ئەمریشکێک لە دەرەوە هاتبوو بەشداری بکەن لە دەرەوەی عێراقەوە بەڵێ ئەوە دەرکەوە دوێن ئەمریکا حکوومەتی تورکی لەسەر مۆزوع هەڵی داوەتێ تەداخلی ئیشوکاری ناو کەرکووکەکە باشە بەڵام تورکمان ئەوە بەڕێز دەڵێ بە ئەمری دەرەوەی عەرەبەکانیش عینەمە مۆزوع بە ئەمری بەغدا و حیزبەکانیان لە بەغدا تەحکومیان پێواکە خۆ ئێمە حەزەکە یەک دلیلت بۆ هێنمەوانە ئێمە هەرچی شتێک لەسەر پرسی کەرکووک کە پێویستی بە ڕێی دەرەوە نەکردووە متفق بوون لەگەڵیانە لەسەر پرۆژەکان متفق بوون لەسەر تەوزیعکردنی بودجە و میزانیە متفق بوون هیچ مشکلەیەکمان نەبووە لە شتە لۆکەڵەکانە بەڵام کە هاتەتە سەر پرسی نەتەوایەتی لەبەرەوەی ئەجەندای دەرەکی دژی بووە ئەوانیان زەخت لێ کردووە ئێستا تۆ دەڵێ تورکمانەکان لە ژێر فشاری تورکیا بوو عەرەبەکان لە ژێر فشاری بەغداد بوو پێویست ناکە من بڵێم ئەمڕۆ تورکیا لەسەر چی هەڵی داوەتێ یعنی هیچ وڵاتی قبوڵەکە ئێستا تورکیا خۆی قبوڵەکە حکوومەتی عێراقی وەزیرێک لە وەزیرەکانی حکوومەتی عێراق وەزیری خارجی عێراق بڵێ نابێ مەسەلەن لە دیاربەکر کورد بکوژن قبوڵەکەوە بەتاکید قبول ناکە چۆن ئەوان ئەو ڕێگە ئەداکە وەزیری خارجێکی تورکیا بێ بڵێ ئێمە قبول ناکەین لە کەرکووک سپاس دەکەم دواتر لای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای دیارە دواتر دەگەچینە هەولێر بچینە کەرکووک لای کاک حەکیم عوبێد ئەندامی جیهاتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان کاک حەکیم زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا ئێوە چۆن لەم بڕیارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڕوان کە ئەمڕۆ داوێتیە ئەم بڕیارە دەتوانێت چارەنووسی شاری کەرکووک یەکلا بکاتەوە؟ شەوتان باش دیارە ئێوە خۆتان نەزانن
ملەتی کورد لەوەتی کێنراوە بە عێراقی عەرەبیەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و میلەتی کورد کاری بۆ ئەوە کردووە بۆ ئاواتەوە بووە کە ڕۆژگارێ بێ دەوڵەتێکی سربەخۆی کوردی و سربەخۆی خۆی ببینێ بەڵام چۆن شێوازی دروستبووری دەوڵەت دیارە ئێمە بەلامانەوە گرنگە چۆن کار لەسەر ئەوە ئەکەین کە چۆن دەوڵەتی کوردی دروستکەین و کار لەسەر سربەخۆی کورد بکەین بەتاکید ئێمە پێمان وایە جارێ یەکەم جار ئەو مۆزوعی ڕاپرسی لە شوێنێکەوە بڕیاری لێدراوە کە ئەو بڕیارە شوێنی بڕیاردانی پرسێکی چارەنووساز و پرسێکی نەتەوەی نیشتیمانی نییە ناکرێ بەڕاستی پرسێکی وا گرنگ لە دیوەخان و لە ڕێگای حزبەکانەوە بەڕاستی بڕیاری لێسەر بدرێ ئەوەی کە مەرجەئی یەکەم و سەرەکیە بۆ بڕیاردان لەسەر ئەو پرسە چارەنووسازە ئەویش پەرلەمانی کوردستانە کە دیارە بەتاکید زۆربەی لایەنە سیاسیەکانیش نوێنەریان هەیە لەو پەرلەمانی کوردستان و هەر پێشنیارێکیان هەبوو ئەکرا لە ڕێگای نوێنەرەکانیانەوە بۆ پەرلەمانی کوردستان و لەوێ دیراسە بکرا و لەوێ وادای ڕاپرسی و بڕیاری ڕاپرسی لە مەرجەئی شەرعی هەرێمی کوردستانەوە بدرایە نەک لە ڕێگایەکی تری حزبی و لە ڕێگای دیوەخانەوە ئەمە بۆ خۆی ئەوە هەڵەگرێ کە کۆمەڵێ و چەند نەزەر لەسەر ئەم ڕاپرسیە هەیە من پێم وایە خەڵکی کەرکووکیش کاری لەسەر ئەمە کردووە و کار لەسەرەوە کە چۆن بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و چۆن بتوانێ ئەو مافە خوراوەی کە لە سنووری کەرکووک و لە ناوچەکەیە تا ئێستا پێی نەدراوە وەری بگرێتەوە بەڵام بە چ شێوازێک بەڕاستی وەری بگرێتەوە ئێمە نەپرسم تا ئێستا کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیارێکی یاخو پێشنیارێکی بەرز کردەوە لە ساڵی 2008 بۆ سەرۆکایەتی هەرێم کە ئەو کاتە سەرۆکایەتی هەرێم شەرعیەتیشی مابوو نازانم مانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چەندێ بە دوواداچوونی کردووە بۆ ئەوەی کە ئەو داواکاریە بۆچی لە ڕووی پراکتیک و لە ڕووی جێبەجێکردنەوە جێبەجێ نەکرا کە ئەکرا بەڕاستی ئەو کاتە جێبەجێ بکرایەوە ڕەنگە داواکاریەکە ئەوە بوو بە پێی ئەوەی کە ئێستا کاک ئەحمەدیش لە تەکتە و کە یەکێک بووە لە ئەندامی ئەنجومەنەکە داواکارە ئەوە بوو کە کەرکووک بە شێوەیەکی یاسایی لە ڕێگای پەرلەمانی کوردستان لە ڕێگای سەرۆکایەتی هەرێمەوە بگەڕێترێەوە سەر هەرێمی کوردستان و من پێم وایە ئەگەر بێت و ئەو بڕیارە جێبەجێ بکردای ڕێگە کار ئاسانێکی زۆر بکرایە بەڵام من تا ئێستا بەڕاستی هەنگاوی پراکتیک و کردداری هیچم نەبینی لەو مۆزوعە لە ڕووی واقعەوە جێبەجێ کرابێ بەڵام لە هەموو کاتێکا کە وەک ئەوەی کە ئێستا کاک ئەحمەدی شیاری پێدرا کە فعلەن ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجومەنێکی هەڵبژێرداوە نوێنەرایەتی خەڵکەکە بەڵام ئەوانەی کە داوای لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەکەن ئەمانەت شەرعێتێکیان پێدراوە لە چ شەرعێتێکەوە شەرعێتیان وەرگرتووە کە داوای داواکاریەکانیان پێشکەش کرد من بۆیە پێم وایە یعنی ئەساسی کارەکە ئەلێرەوە غەڵەتی تایە ئەوەیە کە ناکرا بڕیاری ڕاپرسی لە ژێر چەتری ئەحزابی سیاسی و لە ژێر چەتری دیوەخانە بەڕاستی بدرایە ئەکرا لە ڕێگای بەڕاستی پەرلەمانی کوردستانەوە ئەوە بکرایە بۆ ئەوەی بڕیارێکی یاسایی بۆ دەربچوایەوە بە شێوەیەکی یاسایی بکرایە بۆ ئەوەی کە بتوانین بەڕاستی لەو ڕاپرسیە سەرکەوتوو بووین و من بەڕای خۆم وە کەرکووک هەر مەوزوعی ڕاپرسیەکە بە نەخێر و بەبەڵێ یەکلا نابێتەوە بەجددی ئێمە خۆتان نەزانن بە تاکید لە شاری کەرکووکە دوور لە ئەحزابی سیاسی کە خۆی ڕەنگە بە نوێنەرایەتی ئەو پێکاتەکان ببینێ بەڵام لێرە کۆمەڵی پێکاتەی تر ئەژێن لێر لە شاری کەرکووکە لەگەڵ ئێمەیە بۆیە ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین چۆن بتوانین ئەم پێکاتانەش بۆ شەریکێکی حەقیقی لە مستەقبەلی شاری کەرکووک و لە مستەقبەلی هەرێمی کوردستانیشا بەڕاستی بەشدار بێن هەم ئەبێ بتوانین وا بکەین مافەکاریان پارێزراو بێ هەم بتوانین لە بڕیارە چانوسازەکان کە ئەوەی ڕەبتی بە کەرکووک و ناوچەکەەوە هەیە بەشدار بن من بۆیە پێم وایە تا ئێستا ئەوەی کە ئەبینم هیچ ئامادەسازیەک نە لە کەرکووک و لە ناوچە کوردستانی دابڕێنراوکەن و تەنانەت ڕەنگە لە هەرێمیش نەمبینیوە بەڕاستی خۆ حازرکردنێکی جددی هەبێ بۆ ئەم ڕاپرسیە بەڵام ئەبێ
ئێمە وەکوتم لایەنە سیاسی کوردیەکان و هاوڵاتیانیش هەرێمی کوردستان و کەرکووکیش کار لەسەر ئەواکەین کە ئێمە باوەڕمان وایە ئەبێ ئەم پرسانە ئەبێ لە ڕێگای شەرعیەت و لە ڕێگای لە ڕێگای ئەو مەرجعیە شەرعیانەوە بەڕاستی بدرێت. بەڵێ سوپاس دەکەم کاک حەکیم ئەگەر بچینە هەورێت لە کاک ئایدین. کاک ئایدین زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەبارەت بە ئەوە پرسیار بکەم بۆچی بەرەی تورکمانی دژیەوەی کە ڕێفراندۆم لە کەرکووک بکرێ ئایا دژیەوەی کە تەنها لە کەرکووک بکرێ یاخود لەگەڵەوەدا لە هەرێم بکرێ و لە کەرکووکیش نەکرێت؟ بەڵێ پێشێکی زۆر سوپاسی میوانە بەڕێزەکان هەروە زۆر سوپاسی کەناڵی پایامەکەن هەروە ڕێز و سەلا بشم بۆ بەرای بەڕێزم کاک حەکیم بۆ بەڕێز توش بەڵێ کە ڕفراندۆم کە مەسەلێکی گرنگە حساسە دەبێت بە شێوەیەکی جددی و باستیارەوەش تەعامل لەگەردا بکرێتن کە ئەمە دەبێت ڕەوشی ناوچەکەش لە پێشچاو بجرێت بۆ ئەوەی بتوانرێت تەوافقێکی سیاسی و ڕێکەوتنێکی فراوان دروست بکە بۆ ئەوەی ڕێی جیاوازەکانی تریش وەربژێت. لێرەدا ئێمە وەکو پێکاتەی تورکمان لە هەرێمی کوردستان وەکو لایەنی سیاسی تورکمان وەکو بەرەی تورکمانی عێراقیش پێشترش کە ئێمە تاکیدمان لەوە کردووە کە ئەو ڕەفراندۆمی لە هەرێمی کوردستان ئەکرێتن ئێمە گرفتمان نییە لەگەر ئەم ڕەفراندۆ بەڵام بە چ شێوازێک ئاکرێت و مافەکانی تورکمان چۆنە تورکمانەکان چۆن بەشدار دەبن لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستاندا ئەمانە گرنگن بۆ تورکمانەکان بۆ پێکاتە تورکمان ئەمە یەک دووش کە ئەو تورکمانانە کە لە دەرەوەی هەرێم وجودیان هەیە بە تایبەتی لەو ناوچانە کە ئێستا کێشەی لەسرە بە تایبەتی کەرکووک و ناوچەکانی تر کە گرنگم بۆ تورکمانەکان و بۆ پێکاتەکانی تریش تاکو ئێستا کەرکووک کێشەی لەسرە تاکو ئێستا چارەسەر نەکراوە دەبێت بە ڕێگای دەستوری عێراق دەچاسەر بکرێت یان بە تەوافقی سیاسی بەڕێکەوتنی سیاسی پێکاتەکانی ناوشاری کەرکووک چارەسەر بکرێت. لێرەدا ئێمە وا بینین کە نەتەوەی تورکمان و نەتەوەی کورد کە دوو نەتەوەی زۆر گرنگن کە پێکەوە ژیانی ئەم دوو نەوتەوە لە هەرێمی کوردستان و لە کەرکووکدا زۆر گرنگە دەبێت بە شێوەیەکی مەطلوب و پێویست پشتیوانی لە پەیوەندەکانی ئەم دوو نەتەوەی بکرێت و بەڵام بەداخەوە تاکو ئێستا کە دەسەڵاتی سیاسی هەرێم کە دەسەڵاتی سیاسی کوردی لە کەرکووکدا کە نەیتوانیوە کە ئەم پێکەوە ژیانە دروست بکە لە کەرکووک نەیتوانوە متمانەی پێکاتەی تورکمان و پێکاتەکانی تر وەربگرێت بۆی کە پشتیوانی بۆ داواکارەکانی خۆی بکاتن. لێرەدا مەسەلەن لەو ماوەیە کە دوو بڕیاری زۆر گرنگدرا یەکەمیان ئەوە بوو کە بڕیاری ئاڵای کوردستان کە لە کەرکووکدا لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە ئەمە دیسان ئەمە یەکلایەن بوو یعنی تاکلایەنە بوو کە ئیستیشارە بە پێکاتەکانی تر نەکرا مەسەلەن بە تایبەتی بۆ نەتەوەی تورکمان لە کەرکووک کە نەتەوەیی زۆر گرنگکە نزیکایەتی لەگەر نەتەوەی کوردە لەم ناوچەیە ئەمە یەک گرنگ بوو. دووش کە لە ئێستادا ئەمڕۆ کرا ئەمە دەبایە لەم کاتەدا پێشەوەی ئەم بڕیارە دەرچووبایە و یا پێشەوەی باسی ڕەفراندۆم بکرابە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەبایە لەگەر پێکاتەکانی تورکمان و پێکاتەی عەرەبدا دانیش و کۆبنەوە کرابایە کە تەوافقێک دروست کرابایە دیالۆگ دروست کرابایە بۆ ئەوەی نەبوایە کاردانەوەی چیەوە بە بەڕوونی ئێستا ئێوە لەگەڵ ئەوە نین کە ڕیفراندۆمەکە بۆ نمونە لە کەرکووک بەڕێوە بچی یاخود داواکاریەکانی ئێوە وەکو تورکمان بۆ نمونە چ داواکارێکتان هەیە کاک ئەحمەد ئەندامی ئەنجومەنە لێرە باز دەکە کە ئەوان لەگەڵیان دانیشتون بەڵام تاکو ئێستا دیار نییە بۆ نمونە تورکمان بۆ نمونە ئێوە چیتان دەوێت لە بەرامبەر ئەم پرسە؟ کاک حەکیمی بەڕێز ئێمە مەسەن ڕەوشی هەر نەتەوەیەک لەم ناوچەیە جیاوازی هەیە کە ئێستا ڕەوشی نەتەوەی تورکمان لە کەرکووک و یان لە ناوچە لەو ناوچەنەکە کێشەی لەسرە لەوانەیە جیاوازتربی لە ڕەوشی نەتەوەی کورد و لە ڕەوشی عەرەبەکاندا لە نەتەوەی عەرەبدا. لێرەدا ئێمە کە ئێستا گرفتمانەیە لە تلعفەر کە تاکو ئێستا تلعفەر تازە ئازاد کراوە ڕزگار کراوە تاکو ئێستا لەژێر مەترسیدایە
لە ژێرمەترسیدای ئەم ناوچە هەروەها کە تورکمانەکانی ناوچەی مووسڵ و کە ئەو تورکمانانە کە لە باشووری کەرکووک ئەمانە هەموو مەترسیان لەسەرە کە لەم کاتەدا بۆ تورکمانەکانی ئەم ناوچانە لە هەموو شت گرنگتر کۆتای هێنانن بە داعشدایە کە ئێستا ئەمە نیوەی خەڵکی تورکمان لەم ناوچانە ئاوارە بوونە کە بەتایبەتی لە تلعفەر و لە مووسڵ چۆن بتوانێت تورکمانەکانی ئەم ناوچانە پشتوانی لە ڕەفراندۆم بکەن ئێمە وەکو لایەنی سیاسی تورکمانکە ئەمڕۆژ بەرادەران ئێمە لە کەرکووکش قسەی خۆیان کردبوو دیارە لەم کاتەدا گونجاو نابینن ڕەفراندۆم ناو ناوچەیەدا چکە لەبەرەوە پێویست دەکات زیاتر بە دیالۆگ هەیە زیاتر بە واسەتە هەیە زیاتر بە یاساییکردنی ئەم بابەتە هەیە بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دێت و دواتر دەگرم وڵای بەڕێز ئێستا بۆ نمونە کاک ئەحمەد پێشتر باسی لەوە کرد کە مەسەلەن ئێستا بۆ نمونە ئێوە تۆمەتبار دەکەن کە ئەم بڕیارێکی سربەخۆنیە کە ئێوە لەگەڵ مەسەلەن ڕیفراندۆمدانی لە کەرکووک بڕیاری بۆ نمونە وڵاتانی هەرێمایەتی ناوچەکەیە بڕیارێکی سربەخۆی خۆتانان پرسە ئەمە بڕیاری خۆمانە کە بەڕێزم کاک ئەحمەدیش کەم ڕێزمەیە بۆ ڕێوی بەڵام کە ئەو باسی کردکوتی باسی حکوومەتی تورکیا و دەوڵەتی تورکیا کرد کە تورکیا دەوڵەتیش زۆر گرنگە پەیوەندیش زۆر باشیە لەگەر هەرێمی کوردستان کە لە نۆتویەکەوە تاکو ئێستا تورکیا دەوڵەتی زۆر باڵای هەبووە لە دیفاعکردنی لە نەتەوەی کورد و لە هەرێمی کوردستان بەبێ جیاواز من باوەڕ ناکەم تورکیا دەستێوەردان لە کاروباری عراق و لە کەرکووک تا بکە بەڵام کەرکووک بۆ تورکیا گرنگە کەرکووک بۆ تورکمان و بۆ نەتەوەی کورد و بۆ عراق هەموو لایە گرنگە کە مەسەلەیەکی حساسە دەبێت بە شێوەیەکی جددی و بە حساسیەوە سەیری بکرێت و تەعامل لەگەردا بکرێتن. بەڵێ سوپاس دەکەم کاک ئەحمەد ئەگەر بگرم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی کە ئێوە بڕیارەتان دابوون منە لە کەرکووک چ ئامادەکاری کراوێنی بەجددی هەرە و دوو ڕۆژە و توێشتان لەگەڵ پێکاتەکان کردووە خۆت پێشتیژ و توێشە بۆ لەسەرم پرسە نەخێرە گەرێمە بێنەوە بۆ مەسەلەی پێکاتەکان ینی من ڕێزم هەیە وە کاگایدن کە باسی پێکاتەکانەکە و باسی ئەوە کە گوایە ئێمە نەمانتوانیوە پێکەوە ژیان یا لەگەڵ ئەو پێکاتانەیە قسە بکەیت بگونجیت من یەک نمونە بۆ کاگایدنە نێنمەوە کە دوو بەشی تایە تورکمانی شیعە تورکمانی سونە کاتێک کە تورکمانەکانی شیعە لە تەلعەفەر لیان قەوما نەچون بۆ تورکیا هاتن بۆ کەرکووک لە کەرکووک پارێزراوە کاتێک کە تورکمانە سونەکان لە دەوری دۆزخورماتوو لەوێ کەلیان قەوما و دیەکانیان تێکدرا لە شەڕی مەسەبیا هاتنە کەرکووک نەچوو لە جێگایەکە لە کەرکووک پارێزراون بەڵام بەداخەوە ئەوانەی کە ئێستا شیوەن بۆ تورکمانەکەن تا ئێستا ئەم ڕۆژی پێوە بێت یەک فزیان لێوە نەهاتوو بەرامبەر بە حکوومەتی عراقی بیکەن کە برێن بۆ ئەمانە ناگەڕێنەوە جێیەکانی خۆیان یا دەوڵەتی تورکیا کە ئەم هاوارەی لەسەر قەرارێک لە منزلەکەی دەرچوو لێرساوە کاتێک کە تەلعەفەر کەوتە بەر شاڵاوی داعش بۆ دوو تیارەی نەنارد لەگەڵ هاوپەیمانەکانە کە تیارەکانی تحالف لە ئەو پەری دنیا و لە ئوسترالیا و لە ئەمریکاوەکان لە کەرکووک جیازنی لە کێشەی تورکیا لە مەقسەدم یعنی بۆ ئێستا تەداخلەکە یعنی بۆ ئێستا لەسەر هەرگیز قوبوڵ ناکرێت و چ علاقەی هەیە بە کەرکووکەوە تا هەرگیز قوبوڵ نەکرێت ئەی بۆ نەهات تیارە بێنێ نەهێلێ کەرکووک بگیرێ تیارە بێنێ نەهێلێ تەلعەفەر بگیرێ خو ئەگەر نەیتوانی بە سوپای ئەرزی بێ ئەیتوانی لەگەڵ هاوپەیمانەکانە بە تیارە نەهێلێ پەلەماری هەولێر بدرێ تەنانەت کە دۆستی هەرێمی کوردستانە دەبوایە دیفاعی لە هەولێر بکردایە ئەمە دەوری تورکیا بوو لە مۆزوعەکانە ئێستا بۆ پرسێکی داخلی کە علاقەی هەیە بە ئەنجومەن و پارێزگاکەیەوە کەرکووکیش ئەو جێگەنە ئەمنەیە چۆن تورکمانی شیعە لە ملاولا کلیانە قەومێ دێنەوە و هەروەها عەرەبی سونەش بە هەمان شێوە پێشتر خۆ لەسەر کەرکووک نەتەوەی کردوەکانش قسەی کردووە لەسەر ئاڵای کەرکووک ئەمریکا قسەی هەبووانی لەسەر ئاڵای کەرکووک لەسەر ئاڵای کەرکووک عینەشتیان کردووە لەسەر لێدانی خەندەقێک بۆ پاراستنی کەرکووک عینەن موقفیان هەبووە برایانە بەداخەوە هەموو جارێک کە ئێمە دێنە سەر پرسە نیشتیمانیەکان ئەوان موقفی دژوەڕەگرن با بێن باسی ئاڵا بکەین ئێمە لە چواردەی مانگی سێ جەنابی پارێزگا و داوەتە ئەنجومەن ئێمە بەجێمان هێشت بۆ دانووساند وت و هێش خۆمان توانی لە چواردەی مانگ داین لە 15 مانگ دەنگ لەسەرەوە ڕێ بدەین بۆچی لە چواردەی مانگ نووسراوی پارێزگا هاتووە ئێمە لە 28 مانگ دەنگمان داوە یعنی چواردە ڕۆژمان بەجێ هێشتووە بۆ دانووسان لەگەڵ پێکاتانەیە بەداخەوە ئەوان هەموو جارێ قسەی ناو یعنی لە هەر پرسێکی نەتەوایەتی پێم بڵێ لە 2023 تا ئێستا ئەو برایانە تەمان مناڵێن پێکاتی تورکمان بەعکسەوە تورکمان میلەتێکە
خەڵکیەکە لەگەڵمانە ژێ خەڵکی کوردستانن من بە هیچ شێوەیەک جیاوازی ناکەم لە بینی کوردی بەڵام ڕەنگە بەشێکی قسە لەسەر بەڵام بەداخەوە ئەجەندە سیاسیەکە گەریان توندەی ئەجەندە سیاسیەکە پێیان هەڵێ دەبێ ئێوە دژی کورد بن ئەبێ ئێوە دژی پرسەنەتەوەی تونیشتمانی بەڵام بەشێکیش پەیوەندی بە حکومڕانی بۆ نمونە کورد بە تایبەتیشی و پارتین لە کەرکووک ناتوانێت بێ ڕاستەقین ئەم نانەخێر ئەو سوورەتە خراپە دراوە بە هەموو دنیا بە زۆر جێگایە کە گوایە دەسەڵاتی فاشی کە ئەم دەسەڵاتە فاشیلەیە کابرایەکی عەرەبی سوننە کەڕاکە بۆ ناچێتە بەغدا بۆ دێتە کەرکووک لە تکریت ڕاوێنن بۆ ناچێتە بەغدا لەوێ بحەوێتەوە ئەزانین لە بەغدا نەحەوێت لە باش بەڵام شەریکن ئەوان لە کەرکووک بۆ پەنادان نەڵێم یعنی جێرەجێیەکی ئامینە جێرەجێیەکە حورمەتە گیریە یەکێک لە تەلعەفەرەوە بەسەر ئەم هەموو منتەقا دێ خۆ حدودی تورکیا نزیکترە بڕەتی تورکیا بۆ دێ لە کەرکووک دانیشێ لە کەرکووکە بێ بۆ ناچێتە شاریشی دیارە کەرکووک پێکاتێکی تایە دەسەڵاتێکی تایە حورمەتی ئەو خەڵکان ناگرێ واجبی شێتی ئێستا کە لە سەردەمێکە 700,000 ئاوەرە لە کەرکووکە حەوێنراوەتەوە دیفاعی لێکراوە و هینەوە لایەزاریش 500,000 کەس بە کورتی چکە ناوبڕێکشمانەیە بەڵێ گەریارمەند ئەو قسەکان کۆمەڵی شەریکەتی بەوان شەریکن لە کەرکووک چێ شەریک بۆ شەریک نین 45% مۆزەفی حەزق من وەرقام قساکەم یعنی بین ناڵیم یعنی زۆر جارڕێن تورکمان حەقی خوراوە 45% مۆزەفی کەرکووک تورکمانە ئەوە حەزەکەم لەسەر حساب بکەی 45% هەموو مۆزەفەکانی کەرکووک لە نەوتەوەی تورکمان لا ئێمە احتیادی نییە لا ئێمە احتیادیە زۆر یعنی زۆر احتیادیە نەتەوەیەکە حەقی خۆیەتی بە کەفاەتی خۆی قەت ڕەخلەمان نەگرتووە بەس ئەوانە گەر مدیرێکی کورد ببینن چای نەچێتە پشتەریان تەمە ناڵێمە هەموو تورکمان دەڵێم دیسانەوە لایەنێکی سیاسی ئەو لایەنە سیاسیش کە خۆی بە نوێنەوەی تورکمان نەزانێ تیانایە خۆی بۆ پەرلەمانی عێراق هەڵداوە 200 دەنجینە هێناوە ناو تورکمانە یعنی تورکمانیش سەکەی لەسەری دێ بەڵام کە دێ کەوێتە مزایەتاتی سیاسی و قساکە لەسەر تورکمان و خۆی وا نیشانەدا بچێتە پێشەوە لەسەر تورکمان و خۆی لە حکوومەتی عێراقی نزیک کاتەوە پۆستی بدەنێشتیوە ئەم مەسەلانەکە ئەگەرەوە عێلاقی بە وەزعی تورکمانەوە نیە لە کەرکووک من پێم وانێ ئەو قسانە ئەو نعرەتە هینانەی کە ئەیکێشن و لەم لاولاوە قساکەن هیچ ئەوە ئەو عێلاقی بە ئەجندەیەکی سیاسیەوە هەیە پێیان نەگوتری ئەبێ وا بکەن بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک حەکیم ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێز سبارەت بە مەسەلەی ئامادەکاری بۆ مەسەلەی ڕێفراندۆم لە کەرکووک لە نێوان حیزبە سیاسیەکان لە نێوان پێکاتەکان لە ڕووی کۆمیسیۆن شۆ چی کراوە بۆ ئەم پرسە ئەوەندەی کێ واگەدار بن؟ بەڵێ تا ئێستا بەڕاستی ئەوەی کە بیندرێ هیچ خۆ ئامادەی و خۆ حازرکردنێک نەکراوە بەسەرحەد لە کەرکووک و ئەوانە بۆ مۆزوعی ڕاپرسیەکە. ڕاستە باسێک لەسەر مۆزوعی فەرمانبەرانی کۆمیسیۆن کراوە، بەڵام تا ئێستا لە ڕووی عملیەوە هیچ جێبەجێ نەکراوە. بەس یەک برادێک دیاری کراوە وەکو مدیر عامێک لە سەر مۆزوعی هەرێمی کوردستان، کۆمیسیۆنی هەرێمی کوردستان. هیچ شتێکی تر لە ڕووی عملیەوە جێبەجێ نەکراوە. و من پێم وایە مۆزوعی ڕاپرسی ئێمە بەتایبەت کەرکووک و ناوچە کوردستانی دابڕێنراوەکان ئەبێ زۆر بەڕاستی بە وریایی و بە بیرکردنەوەیکی قوڵەوە سەیری شتەکان بکەین. یعنی مۆزوعی کەرکووک بە تاکید ئێمە خۆتان نەزانن ئێمە لەسەر کەرکووک و ناوچە کوردستانیەکان ڕووباری خوێن ڕژراوە بۆ ئەوی کە کەرکووک و ناوچە کوردستانیەکان ڕۆژگارێ بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و خەباتێکی دوور و درێژی هەموو شۆڕشەکانی کورد بەشێکی زۆری لەسەر کەرکووک بووە. بۆیە ئەکرێ ئێمە زۆر بە وردبینیەوە لەسەر مۆزوعی کەرکووک کار بکەین و دیراسەتێکی وردمانەبێ بۆی کە بزانین هەنگاوەکانی دواییمان چی ئەبێ. ئەم هەنگاوانە پێویستە دیراسەکراوێکی ورد بێ بۆ ئەوەی نەتیجەکان بەو ئەقارە بشێتەوە کە بزانین چۆن بە مەساڵحی ملەتەکەمان و بە قانجازی کەرکووک و ناوچە کوردستانی دابڕێنراوەکان ئەگەڕێتەوە. ئەو من پێم وایە دەسەڵاتداری کوردی بەجددی لەم بواری مۆزوعی کەرکووک کەمتەر خەمە. یعنی تا ئێستا ئەوەی کە من بینیومە دوو جار تا ئێستا دەسەڵاتداری کوردی مەبەستم نوێنەرەکانی کووردە لە عێراق بایکۆتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیان کردووە. هەردوو جارەکە هیچی لەسەر مادەی 140 و مۆزوعی مستحقاتی هێزی پێشبەرگە نەبووە یا لەسەر مۆزوعی کەرکووک نەبووە. یعنی جارێکیان لەسەر مستحقاتی شەریکاتی نەوت بووە لەسەر هەرێمی کوردستان و جارێکیان ڕەنگە لەسەر وەزعی ڕیاسی جمهوری و ئەوانە بووە. یعنی ئەمە نیشانە ئەوەیە کە بەڕاستی دەسەڵاتداری کوردیش هەر لە بیدایەتەوە کەم تەرخەم بۆ بەرامبەر ئەم شارە. کەم تەرخەمێکان ئەم وەسعی کە لەکە مەبەستمەوەی لە ئاستی هەرێمی کوردستانیش کە ئەوەی کە ئەبینین ئێمە سەرڕای ئەوەی کە عێراق لە ئێستا بە هەموو شێوازێک کەرکووکی پشتگوێ خستووە و هاوکارێک و بەجددی هاوکار نییە بۆ هەم پرۆژەکانی کەرکووک و هەم خزمەت گوزاریەکانی ئەم شارە. بەڵام هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچی لە عێراق کەمتر نەبووە لەم بوارەیە. یعنی هیچ شتێک نابینین کە حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار بوو بێ بۆ سەرخستنی کارەکانی کەرکووک لە هەموو بوارەکانە. ئەمەی کە ئەوترێ مۆزوعی هێزی پێشمەرگە، مۆزوعی پێشمەرگە شتێکی جیاوازە. بەڕاستی ڕاستە هێزی پێشمەرگەی کوردستان قارەمانێتێکی گەورە و دەورێکی سەرەکی و کۆمەڵی شەهیدی قارەمانی لەم سنوورەدا بۆ پارێزگاری لە کەرکووک و ناوچەکە. بەڵام ئەمە شتێکی ترە و ئەمە مۆزوعێکی ترە. بەس وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبینن هاوڵاتیانی شاری کەرکووک ئەبینین نەوتەکە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگای وزارەتی سەرچاوە سروشتەکان ئەبردرێ. بەڵام لە پایقای ئەو مۆزوعە کە ئەو نەوتە ئەڕوات چەنێ هاوکاری شاری کەرکووک و سنوورەکە کراوە. و من پێم وایە وەکەوەی کە ئیشارەتی پێدرا بەڵێ فعلەن لایەنە سیاسیەکان ڕەنگە پرسێکی سیاسی یا دەوڵەتێکی سیاسی لە پشتی ئەمەوە بێ. بەڵام ئایا دەسەڵاتداری کوردی و ئیدارەی کەرکووکیش چی کردووە بۆ ئەوەی کە تورکیا ئەم ڕێزگانە ئەگرێتە بەر بۆ دژایەتیکردنی کەرکووک و هاوڵاتیانی شاری کەرکووک؟ دەسەڵاتداری کوردی لە هەرێمی کوردستان و شاری کەرکووک دەسەڵاتداری کەرکووک چی کردووە؟ تەنانەت ئەبینن عەقدی 50 ساڵی لەگەڵ دەوڵەتی تورکیا ئەکرێ بۆ ئەوەی کەنەوتەکە هەرزان فرۆش و بەتاڵان ببردێ بۆ دەوڵەتی تورکی. باشە خۆ ئەکرێ ئێستا ئەکرێت دەسەڵاتداری کوردی لەم بوارانە کە دەوڵەتی تورکی بەم تەعاملانە تەعامل لەگەڵ کووردا ئەکا و بەتایبەت لە کەرکووکە ئەبێ هەڵوێستێکە بێ لەسەر ئەم پرسانە. خۆ بەسیترین شت هەڵوێستەکان ئەوە بێ کە بەڕاستی ئێمە نەوتەکەمان هەرزان فرۆشی دەوڵەتی تورکیانەکەین یا ئەوەتە
عقدە 50 ساڵیەی ناشەفافی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کەرکووکیش نازانێت چی لە عقدەکانە هەیە ئەمە نیشانەی ئەوەیە بەڕاستی ئێمە بەز لە ڕێگەیەنەکانە لەسەر مۆزوعی قساکەین لە ڕوویەوە هیچمان نەکردو و هیچمان هەڵوێستەکان نەبیندراوە بەڕاستی. سپاس دەکەم کاگای دەنگ بگرم و لای بەڕێز سەبارەت بە چارەنووسی کەرکووک ڕوویای ئێوە بۆ چارەنووسی کەرکووک چیە ئەوەیە کە بۆ نمونە لەگەڵ عێراق بێت لەگەڵ هەرێم بێت یاخود بکرێتە هەرێمێکی سربەخۆ ئێوە لەگەڵ کام بژاردن بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک؟ بەڵێ کە کەرکووک شارێکی گرنگە و کە کێشەیەکی حساسە و مەسەلەیەکی گرنگە کە بۆ تورکمانەکانیش گرنگە بۆ برا کوردەکانیشمان گرنگە بۆ عەرەبەکانیش گرنگە ئەمە دەبێت چارەسەرکردنی کێشەی کەرکووک دەبێت بە تەوافق بێ دەبێت بە دیالۆگ بێ نابێت لایەنێکی سیاسی وایە لایەنێک هەڵسی بە سیاسەتی ئەمڕواقع وایە تاک لایەنە ئیشی لەسەر کەرکووک بکات بە تابەتی لە پرسە هەستیارەکان و حساسەکان ئێمە وەکو پێکاتی تورکمان لە کەرکووک کە وەکو جەبهەی تورکمانیش کە نوێنەرایەتی زۆرینەی تورکمانەکانەکە لە کەرکووک و لە عێراق و لە شارەکانی تریشدا ئەمە واقعی ئێستایە کە ئێمە لە کەرکووک وابینین کە کەرکووک شارێکی پێکەوە ژیانە دەبێت ئێمە پرۆژەی جەبهەی تورکمانی کە داوای کردووە کە بکرێت بە ناوچەیەکی هەرێمێکی سربەخۆ بە بەشداری هەموو پێکاتەکان بە شێوێکی یەکسانی و عادیلانەدا کە لە ئێستادا جەبهەی تورکمانی دامی و پشتیوانی لەم پرۆژەیە کاتن ئێمە ڕێزشمانەیە بۆ لایەنەکانی تریش کە پرۆژان هەیە و ڕێی جیاوازیان هەیە ئەمە شتێکی زۆر تەبیعی و سروشتیە بەڵام لێرەدا من دەبێت تاکید لەوە بکەمەوە کە ئەو بەڕێزانە کە باسی دەوڵەتی تورکیایان کرد کە لێرەدا لە مەسلەی کەرکووک و لە مەسلەی ڕەفراندۆم دەبەست مووقفی دەوڵەتی تورکیا نەبوو مەسەلەن ئێرانیش مووقفی هەبوو بەغداش قسەی خۆی هەبوو نەتەوە یەکگرتووەکانی قسەی خۆی هەبوو ئەمریکاش قسەی خۆی هەبوو ئەمانە هەموو عێراق کە پەیوەندیدارە کە لە شەرق الأوسط کە دەوڵەتێکی گرنگە عێراق کە ئەم دەوڵەتانە کە ڕێی خۆیان هەبوو ئەمانش کە ئەم ڕێیان هەبوو کەوانیە کە دەستێوەردان لە کاروباری هەرێمی کوردستان و عێراقدا دەکەن بەڵام کە مەسلەیەکی گرنگیە لەناو ڕەفراندۆمە ئەویش کە مەسلەی کەرکووک و حساسە کە مەسلەیەکی مێژوویە کە تاکو ئێستا چارەسەر نەکراوە ئێمە کەوا ئەبینین کە لایەنی سیاسی کوردی و نەتەوەی کورد بە تایبەتی کە نزگایەتی لەگە ئێمە هەیە لە عینی کاتیشدا کە پەیوەندێکی باشی هەیە لەگەر تورکیا کە تورکیا دۆستایەتێکی باشی هەیە لەگەر هەرێمی کوردستان کە لە هەموو کاتەکان زیاتر پشتوانی لە هەرێمی کوردستانی کردووە لە ڕووی سیاسی و دیپلۆماسی و بازرگانیەوە کە ئەمە گرنگە بۆ هەرێمی کوردستان دوو دیسا من تاکیدم کە برایە بەڕێزم کاگ ئەحمەد باسی کرد کە تلافەر ئاوارەکانی تلافەر ئێستا کە نیوەیان ئاوارەکان لە تورکیانە کە ئەوانی تریژ لە هەرێمی کوردستان و لە کەرکووک و لە نەجەف و لە کەربەلانە کە ئەمانە مەسلەیەکی ئینسانیە تورکیا بەبێ جیاوازی دیفاعی لە هەموو تورکمانەکانی کردووە لە هەموو شارەکان لە عینی کاتیشدا تورکمانی لە یەزدیەکانیشی کردووە و لە برا کوردەکانیشمان کردووە ئەمانە گرنگە دەبێت ئێمە ڕاچاوی پەیوەندەکانی خۆمان لەگەر ڕاچاوی پەیوەندەکانی خۆمان لەگەر تورکیادا بکەین کە ئەمە ئەگەر هاتو مەسەلەن ئێمە تورکمانەکان لە کەرکووک و لە شارەکانی تریشدا ئێمە لەگەر ئەوە داین کە پەیوەندیەکانمان لەگەر برا کوردەکانمان بەهێز بێ یعنی ئەو پەیوەندیانە کە نێوان ئەم نەتەوانە چێ بەهێزی دەکەن لایەنە سیاسەکان بەهێزیەکان کە ئەو برایە بەڕێزانە بە تایبەتی مامۆستا ئەحمەد زۆر باسیەوە کرد کە جەبهەی تورکمانی کە هەموو لایەک ئازانی کە بە ئیرادەی خۆی سیاسەت دەکات ئەگەر ئێستا کە تێبینی و ملاحەزاتی خۆی هەیە لەسەر ڕفراندۆم لە کەرکووک و لە ئەلجەیەکان کرد بۆ مانای نییە کە دژی داواکارەکانی کورد بێ وەیە دژی نەتەوەی کورد بێ بالعکس یانە ئێمە هەموو لایەک ئەزانێ ئێمە لە هەموو کات لەگەر داواکاریەکان نەتەوەی کوردین ئێمە پێکەوە ژین لە هەرێمی کوردستان لە هەولێر و لە کەرکووک و لە ناوچەکانی تریشدا کە ئەو معاناتە ئێمە هەیە و برا کوردەکانیشمانەیە ئێمە
هیچ کات ئەوە لە فکر ناکەین کە لەموو کاتش تاکیدمان کردووە کە هێزی پێشمەرگە دەورێکی باڵای هەبووە لە دیفاعکردنی پێکاتەکان بە تایبەتی لە کەرکووک و لە شەنگال و لە تلعفەر و لە مووسڵدا ئەمانە واقعان ئەمە ڕێزیشمانەیە بۆ هێزی پێشمەرگە هەموو کاتش ئێمە تاکیدمان کردووە کە دەورێکی باڵای هەیەوە کە لە لیفاعکردنی پێکاتەکان بەبێ جیاوازی لێرەشدا دەبێت لایەنە سیاسەکانیش هاوشێوەی پێشمەرگە ئەم سیاستێ بکەن کۆلایەنە سیاسەکان نەیانتوانیوە سیاستشی عادیلانە بکەن لە کەرکووک و لە ناوچەکانی تردا لەبەرەوەی تورکمانەکان ترسیانەیە لەبەرەوەی تورکمانەکان و پێکاتەکان متمانیان نەبووە بە لایەنە سیاسەکان مەترسیان هەیە ئەوەتەمە 3 ساڵە 2 ساڵ نزگەی 2 ساڵە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەتاڵە جێگایەکەی پڕ نەکرایتەوە ئەمانە هەموو گرنگن کە ئەمانە ئەو متمانانە دروست نەبوون چۆن بتوانین ئەمە پشتوانی لە پرۆسەیەکی گرنگ بکەین کە کاریگەری خراپ ئەبێ لەسەر تورکمانەکان ئەگەر ئێمە هەموو لایەکەزانانی ئەگەر هاتو عێراق دابەش بکرێتن تورکمانەکانش دابەش دەکرێتن یعنی ئەم شتانە واقعی عێراق وایە واقعی ناوچەکە وایە دەبێت ئێمە بەڵێ سپاس دەکەم دواترێگە دەرفەتە بوو دەگرێم وڵات کاگە ئەحمەد کاتمان کەماوە باەکی دووەکتان لە کۆتاییدا دابش بکەین سەبارەت بە مەسلەی ئامادەکاری سەر لە کەرکووک ئێوە بڕێتەنەوە بەس چ ئامادەکاری کراوە خۆی سە بۆ نمونەڵ ئەگەر بەغداد بۆ نمونە هەڵوەی سینواند و موچەی فەرمانبەرانی بڕی هیچ حساباتێک کراوە لەم نازانم لەبەر کاتی بەرنامەکە زۆر کەمەوە پرسیارەکانی زۆرن و من حەزم کرد هەندێک جواب دەمەوە کاک حەکیم دەمێ بەس ئەوە بە کاک حەکیم ڕاستکەمەوە 4 ساڵە بجێ ئێمە لە بەغدا نەپێتەوە دۆلارمان نەتەنیا قالیم نەهاتووە بەس حکوومەت یاریمی کوردستان 2 ساڵە مانجی دەبلیۆرمانەداتی ئێمە بەڵێ 2 میلیۆن دێ بەڕێکی هەموو مانجێک بۆ سەر حسابی کەرکووک تا ئێستا ئێمە قەرزانی کە لەسەرمان بۆ بێزگە لە پرۆژەکانی کە بچووک بوون عنی شتێکی کەمیان ماوە 150 پێیتەوە کراوە ئەگاتەن لە داهاتی کەرکووک ئەوە نییە ئەوانەمان نەداتێ بە حسابەوەی کە هەتا حسابە تاواکرێ بەڵام برین هیچ نادا هەرێمی کوردستانیدا بەس ئەوە بەغدایە هیچ نادا بەغدا قەتعیەن لە تقریبا ملیار و نیوەک دلار ئێمە لە بەغدا نایدا بۆ مەسەلەی ئەگەرەکان بەڵێ جا دێم بۆ سەر ئەگەرەکان ئێمە مەسەلەی ئامادەکاری بۆ ئەو مۆسوعاکرد بکرێ من قسەم هەبوو لە قسەکانی کاگایدنیش بەڵام ئەوە با بمێنێ مادەم کاتەکە دوایە ئێمە بۆ ئامادەکاری پارێزگاکانی تری کوردستانە ئێمە ڕەنگە دوو ئامادەکاریمان کرد بێ ڕەنگەوە لە کوردستانە پێویست نەبێت مەسەلێک لەوانە هێز ئەمنیەکان جوێیەکانیان تەوزیع کردو شتەکان حازرە 2 هەفتە لەمە پێش جناوی پارێزگا ئامادەکاری کردو نەک بۆ ئەمە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا کراوە یعنی هێزەکان تەوزیع کراوەکە ئەنجومەنی دەمە تەوەقعەوەمانە کرد لە مانجیدەیە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی تا بگرێت کەرکووکیش وەکو ئەوان بەڵ ئەی بۆ فشارەکانی پەرلەمانی عێراقیش بەدیل هەیە بۆ بەغداد موچەی فەرمانبەرانی کەرکووک بەڵێ ئەگەر هاتوو بەغداد بڵپێوانێت بۆ بگرێ پێش ئەوە ئەگەر بەغدا موچەی بڕی من پێم گوتم 145 مۆزەفی تورکمان زەرمەندە بێ کە لە کەرکووکە 145 تورکمان لە وەزیفانەکانی حکوومەتە لە پلەی بەرزش و لە پەرەی خوارش هەیە ئەوانە بڕێ ئەو عەرەبانی کە لە کەرکووکن کە ئێستا چوون دەنجی ناڕزایەدەن ئیمچی ئەوانە بڕێ تا ئێستا ژمارەی فەرمانبەری کورد لە کە موچە لە بەغدا وەرگری لە 170 تێپەڕناک ئەحسایمان لایە من پێم وایە ئەگەر حکوومەتی عێراق دەست بۆ ئەو کارە بەرێ زەرریشی زۆر بە گەورەگرێ و بە دەرەجە یەکەم بۆ تورکمان بۆ پێکاتی تورکمان و پێکاتی عەرەب زیانەکەکەوێ دووەمیش خەمی ئەوان نەبێ ئێمە حسابی ئەومان کردووە ئەو داهاتی لە کەرکووک کۆکرێتەوە مزاعفی ئەوەیە کە ئێستا بەغدایدا بە کەرکووک لەبەر ئەو گمانایەوە ناتوان لەگەڵ هەرێم ئەنجام دەن بەم دۆخەیەستا بەتەکیدی ساتوان زۆر باس کاکە حەکیم زۆر بە کورتی گەر بێ مولای بەڕێز سەبارەت بە حکومڕانی هێزە کوردیەکان لە کەرکووک ینی بایەوەندەیە کە هاوڵاتیانی کورد پێکاتەکانی تر لیان ڕازی بن و ینی بەشدار بن لەم پرۆسانە بەڵێ جارێ من پێم وایە ئێستا ئێمە بۆ خۆمان باوەڕمان وایە کە ڕاپرسی دوا بخرێ سەبەبەکەشی ئەوەیە ئێمە پێمان وایە کە خۆ ئامادەکردی و خۆ حازرکردن نەکراوە بۆ ئەم بابەتە چ لە ناوخۆی هەرێمی کوردستان و چە ئامادەسازی و پشتیوانی کۆکردنەوە بۆ ئەم ڕاپرسیە نەکراوە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەگەرنا من پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان و هەموو تاچێکی کورد باوەڕی بەسەر بەخۆی و بە ڕاپرسیەوە بۆ ئەکرێ ئەم ڕاپرسیە ئەبێ لەژێر چەتی پەرلەمانی کوردستان
کوردستانەوە بێ نەک لەژێر چەتری لایەنە سیاسیەکان و دیوەخانەکانەوە بێ و من پێم وایە بەتاکید حکوومەتی هێرێم مەبەستم ئەوەیە لە ناو کەرکووک بەتاکید خۆ حازرکردن خۆ ئامادەکردن نەکراوە ئەو هەنگاوی کاک ئەحمەدیش باسی کرد بەڕاستی ئەو هەنگاوێک چی زۆر من پێم وایە هێزی پێشمەرگەی کوردستان لە سنووری کەرکووک هەموو کاتێ لە خۆ ئامادەکاری بووە هەموو کاتێ پارێزگارێکی تەواوی لە هەرێمی کەرکووک و لە ناوچە کوردستانیان کراوە ئەگەر کۆبوونەوە بکرێیان نەکرێ پێشمەرگە ئەوەی کە من بینیومە لەم دەڤەرە لە هەموو کاتێکان لە ئامادەسازی بووە ئەمە هیچ ئامادەسازی کراوە ئامادەسازیەکان نەکراوە و من پێم و من ئەوەی کەتر ئەوەی کە وتم یەک تێبینێ لەسەر مۆزوعی کەرکووک من خۆ لەسەر مۆزوعی بەغاوتم ئەمە ڕاستکردنەوەی نییە بەڕاستیەوەی کاک ئەحمەد باسی کرد من خۆم وتم کەرکووک ئەوەی بەغا داهاتی کەرکووکی بڕیوە ئەوانە بەڵام ئەوەی کە من ئەپرسم ئایا ئەو نەوتەی کە لە کەرکووک ئەڕوا ئایا بای ئەوەیە کە ئەو نەوتە ئەو بڕەپارەیە کە وەرەگیرێ بۆ کەرکووک و من پێم وایە نە کاک ئەحمەد و ڕەنگە برادەرەکانی کەس نەزانن بە تەئکیدی چەندێ نەوت لە کەرکووکەوە ئەڕوا بۆ لە هەرێمی کوردستانەوە بۆیە ڕەنگە ئەمە حەقی خۆی پێ نەدرێوەکو پێویست بەنسبەت لایەنە سیاسیەکان ئەوەی کە ئێستا هەیە ئێمە پێمان وایە کەرکووک پێکاتەی تریشی تیا ئەژێ و هەمومان باوەڕمان بەوەیە کە کەرکووک ئێمە ئەم پێکاتانەی کە ئەسڵی خەڵکی کەرکووکن مەبەستمەوەی بە تایبەت عەرەب کە کۆمەڵی خەڵکەیە کە ئێستا لەم شارە ئەژێن خەڵکی ئەم شارە نین بە وەزعی سیاسی کاتی خۆی هاتووەستانە گەڕانێتەوە بەڵام پێکاتەی عەرەب و تورکمانی ئەسڵ کە خەڵکی ئەم شارن پێویستە کە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە کار بکەین بۆ ئەوەی هەم تەباییەک لەڵەم پێکاتە نووسکرد شەریکێکی حەقیقیان بکەین چ لە هەرێمی کوردستان و چ لە کەرکووکیشا بۆ کە بتوانین بەیەکەوە خزمەتێکی باشتری ئەم شارە و بتوانین کار لەسەر بکەین کەرکووک بجێڕینەوە سەر هەرێمی کوردستان. زۆر سپاس کاک گایدن دوا پرسیارم بۆ بەڕێشتان سەبارەت بە تورکمانەکان ئێستا کە دابەش بوون هەندێکیان لەگەڵ ڕێفراندۆمەندێکیان لەگەڵ نین هۆکارەکەی یاخود کامیان زیاتر نێراتی ڕاستەقینی تورکمانەکان دەکەن زۆر بەکوتی بێ سپاس دەکەم. ئێمەوا ئابینین کە تورکمانەکان لە عێراق و لە کەرکووک و لە هەرێمدا یەک ڕێیان هەیە کە فاکتەرێکی گرنگن لە معادلەی سیاسی هەرێم و لە کەرکووک و لە عێراقدا هەموو لایەک ئازانی کە بەرەی تورکمانی کە نوێنەرایەتی زۆر نێ تورکمانەکە لە عێراق و لە کەرکووک و لە هەرێمی کوردستان لە عینی کاتیشدا ئێمە وەکو جەبهەی تورکمانیش کە ئەو لایەنە سیاسیانە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی تورکمان بکەن و یا سیاست بە ئیرادەی خۆیان بکەن بۆ دیفاعکردنی لە قەزەی خۆیان بۆ دیفاعکردنی ناوچەکان ئێمە پشتیوانیان لێ دەکەن ئەمە بۆ ئەمە گرنگە بەڵام ئەو لایەنە کە دروستکراو بن ئێمە ناتوانین دیفاعی لێ بکەن ئەمە لە بەرژەوەندی خۆیاندان نینە و لە بەرژەوەندی لایەنێکی سیاسیترن. بەڵێ لایەن دروستکراوەیە لە کوردستان زۆر بە کورتی بێکاتم نەماوە. بەڵێ یعنی ئەمە لە بەغداشەیە و لە کەرکووکەیە و لە هەولێریشەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی هەروەها بەڕێز ئەحمەد عەسکەری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە سۆی سەرەکی لەگەڵ مامووی هەروەها بەڕێز حەکیم عوبێد ئەندامی جبهەتی نیشتیمانی بووستنی گۆڕان کە لە کەرکووکەوە لەگەڵ مامووی. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.